باسی ئەم گەرمایە بکەین. ئینسان ئەم گەرمایە کە دێت خوای پەروەردگار ئەبێ ئێمە چۆن دەرسی لێوەرگرین، بزانین ئەم گەرمایی دنیا لەکوێوە هاتووە و چیمان پێ دەڵێ. إن حر الدنيا لابد أن يذكر بحر الآخرة. گەرمای دنیا ئەبێ ئەوە بێتە یادمان، گەرمای قیامەت لەبەرچاومان بێ. مسلمانە بەڕێزەکان، واتقوا يوما ترجعون فيه إلى الله. چاک بزانین هەمومان دەگەڕینەوە بۆ دیوانی خوا. ثم توفى كل نفس بما كسبت. وهەمومانش ڕوحمان لە جەستەمان جا بێتەوە و دەگەڕینەوە بۆ دیوانی خوا. خوای پەروەردگارش وهم لا یظلمون. خوای پەروەردگاری زوڵم و ستەم لە هیچ بەندەیەکی خۆی ناکا. واتە ئەم گەرمایی ئێستا ئێمە من و تۆ لێ ڕائەکەین، حەز ناکەین لە بەرخورەکە ڕاوەستین. ڕۆژێ دێت کە سوکارەکەمان بەدەستی ئەوان ئەگە خوا نووسیەتی بەم گەرمایە دەمانبەن بۆ قەبرستان، بە ڕووت و قووتی دەمانخەنە ناو قەبرێکی سندووقێکی تەسک لەنا ئەو خۆڵە گەرمە دامانەنن. ئەو کاتە ڕاکردنش نییە، لەنا ئەو خۆڵا دەمینیت و بەم گەرمایە کە ئێستا ئێمە ئەگەر بێت و ئامێرەکان ئێستا بکوژێنینەوە ناتوانین دانیشین لەم سێبەرە. ئەبێت تۆ فکری ئەو ڕۆژە بکەرەوە بەو گەرمایە دەخەنە ئەو قەبرە بە تاقی تەنیا لەنا ئەو خۆڵە گەرما دەمێنیتەوە لە شوێنێکی تەسک و تەنگا. ئەمە خوای پەروەردگار ئەمەمان پێ ئەڵێ لە دنیادا ئەم گەرمایە کە دێ إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب. ڕۆژ گەرما دێ، سرما دێ، ڕۆژ دێ، شەو دێ. ئەمانە گشتی بۆ ئەو کەسانەیە کە فکرکەنەوە، کە یادکەنەوە، کە بزانن ئەمانە گشتی دەسەڵات و نیشانەیە خوای پەروەردگار پیشانمان ئەدا بەوەی کەوا ئێمە فکرکەینەوە، ڕاوەستین کەمێ. دنیا ئەوە نییە کە ئەمڕۆ کەیفات ئەکەی. دنیا ئەوە نییە خەڵکانێک بەرگەرما نابینن، کارەبا بڕین نازانێ چییە، شوێنی فێنەکە، ساری فێنەکە، دەشتی ناوی هەمووی. بەڵام ڕۆژێک دێ بەخواوە نامێنێ، ئەچێتە نا ئەو گۆڕە، ناو ئەو خۆڵە، ئەمێنێتەوە بە تاقی تەنیا. ئەوەی لە دنیادا لەوەیە نەیبینی بێ لەورا دەیبینێ. ئەبێ ئینسانی ماندار وریا بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إذا اشتر الحر ئەفەرمێ پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دەربارەی گەرما ئەفەرمێ ئەگەر گەرما هات لە دنیادا، پێغەمبەری نازدار ئەفەرمێ عليه الصلاة فبادروا بالصلاة. گەرمایەکی زۆر ڕووی لێکردن، نوێژ بکەن، پەنابەن بۆ نوێژ. چونکە ئەمجا ئەفەرمێ فإن شدة الحر ئەو گەرمایە کە چۆن پلەکان ڕۆژ دیا ئاکات، چی ڕۆژە زۆر گەرمە، آخر دەرەجەیە. ها لە وڵاتەکانی تر خەڵک ئەمرێ لە گەرمادا. ئەمە ئەو کاتە ئەوەنە گەرم و چاک بزانە. ئەفەرمێ جەهەنەم ئەو کاتە داوای کرد لە خوا جەلە جەلالوهو، فەرمووی ئەی پەروەردگارە ئاگرەکەم لە ناو یەکا یەک ئەخواتەوە، خەریکە جەهەنەم دەتەقێتەوە، ئیزدم بدە با نەفەسێ بدەم ئەی پەروەردگارە. خوای گەورەش مۆڵیتی دا دوو نەفەس بدا. لە ڕۆژگاری دنیادا چی ڕۆژە زۆر گەرمە، ئەوە نەفەسی جەهەنەمە، خوا پەنامان بدە. لە ڕۆژگاری دنیادا چی ڕۆژە زۆر ساردە، لەسەر دنیا کوڕەی زەوی ئەڵێ، نەک لای ئێمە، نەک لای ئێمە چەندێ گەرمە و لای ئێمە چەندێ ساردە. لە کوڕەی زەویدا لە چی شوێنێ زۆر زۆر گەرمە، ئەوە نەفەسی جەهەنەمە، خوا پەنامان بدە. لە دنیادا لە چی شوێنێ زۆر ساردە، ئەوە نەفەسی جەهەنەمە لە زستانە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام خوا مۆڵەتی دا دوو جا نەفەس بدا ئاگری دۆزەخ، یەکێکیان لە هاوینە، یەکێکی لە زستانە. بۆیە ئینسانی ئیماندار و بڕوادار بزانین ئەم گەرمایە ئەوەمان فێر ئەکا بێ بزانین یادی ئەوەمان بکەوێ ڕۆژێ لەمە گەرماترمان دەبێ. مانای ئەوە نییە من ئەمە باسەوەت بۆکەم تەحەمولی گەرما بکەی، کارەبا بڕاوە، نا، خوا هەموو شتێکی پێداوین. ئێمە خۆمانی ستەم لە خۆمانەکەین. مسلمان عەزیزەکە، خوا کارەبای داوە بۆ خزمەت،
بەندەکانی خوا نایدەن، خوادایەتی. ئەوانەی کە ستەمەکەن نایدەن، ئەوانەی کە زاڵمن نایدەن. خۆخوای پەروەردگار دایەتی هەموو وەسائلێکی دا لە دنیادا خوای گەورە بۆی خزمەتی بەشەریەتی پێ بکرێ. جارجار خۆمان ئەبینە سەبەبی ستەمکار لە یەکتری، ستەم دەکەین لە یەکتری. ئەم باسەمان نییە موسڵمانە ئازیزەکان، غەڵەت لە من تێمەگەن. من باسی ئەو گەرمایە دەکەم وریابین، بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە لە دنیادا دەسڕۆن، کاری خەڵکیان بەدەستە، قڕ بەسەریان. وەڵڵاهی دنیا بکەیتە جەهەنم، خوا قەبر و قیامەت دەکاتە جەهەنم. وەڵڵاهی هەر کەسێ دەستی بڕوا بەزەی بە خەڵکا نەبێتەوە بەو خوایە، خوای گەورە قەت ڕەحمی پێ ناکا. ئەو ڕۆژەی کە دەئەمرێ ڕۆژێکی زۆر جیاوازترە، قەبرەکەی زۆر جیاوازترە لە کەسێکی داما و بەربەخت، کەسێکی کە نەدار و هەژار کەیچینی. وەکەوە نییە کەسێ دەسڕۆ بێ، دەستی بڕوا وا ئەزانی ئەمڕۆ دەستی دەڕوا هەموو شتێک ئاو لێ جێگای بێڵی دێ، وازانێ قیامەتی شوایە نەبەخوا. نە ئیمانداران خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمەمان پێ ئەڵێ ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕۆژێ دەرچوون جەنازەیەکیان برد بە قەبرستان. زۆر گەرما بوو، گەرماکەی لە حەد بەدەر بوو. لە پاش ئەمەش خۆڵبارین بوو. لە حەیبەتا جەنازەکەیان هەڵگرت، خەڵکینە و چوونە سێبەر، تحملیان نەکرد، تحملی ئەو گەرمایان نەکرد. ئیمامی عومەری عەبدولعەزیزی دەستی کردە گریان، دەستی کردە گریان لەو خەڵکە، وتی ئەمڕۆ هەمومان ڕائەکەین بۆ سێبەرێ، ڕائەکەینەوە بۆ ماڵەوە، سبلەکەمانەکەینەوە، پەنکەکەمانەکەینەوە، ئەمڕۆ بەڕیدەکەمانەکەینەوە، خۆمان دەدەینە سێبەرێ، شتی ئەخەینە بانسەرمان. ئەی لەناو ئەو قەبرەدا چی بکەین؟ ئەی لە ساحەی مەحشەرا چی بکەین کە هەمومان زنی ئەبینەوە لە ساحەی مەحشەر؟ خۆرد یەک ملیم دوور ئەبێ لێمانەوە. یعنی وەک ئەوەی ئێمە دانیشتوین تەشبیه نەبێ لەناو ئەم مزگەوتە، خۆر دێتە سەقفی ئەم مزگەوت، هەمومانش لەناو لیمێکی. هەر مرۆڤێ، هەر ئینسانێ بە ئەندازەی گوناحی خۆی عەرەقەکە لە ساحەی مەحشەرە، هەیە تا ئەژنۆی، هەیە تا ناوچی، هەیە تا سنگی، هەیە نقم ئەبێ لە عەرەقە. بە گوێرەی تاوان و سەرپێچی خۆت هەمووی بە یەک دەنگ هاوارەکە، چونکە زروفەکە و کاتەکەی زۆر ناخۆشە. ئەڵێن خوایە بەس قیامەت هەستێ لەمە باشترە، ئەگە بچین بۆ دۆزەخ لەمە باشترە. ئاوای لێ دێ ئەمەنە خۆرەکە نێزگە بێتەوە. ئێستا چەند ملیم دوورە، ئێمان ئێمە تەحەمولی ناکەین. ئەو دەرەجە ڕاحەرارەی ئەمڕۆ ئەگە 10 دەرەجەی تر بچێتە بانی لایە دنیا تەواو دەبێ. لە زستانە ئەگە چەند دەرەجەیەکی تر بچێتە بانیان دابەزێ دنیا تەواو دەبێ. هەمووی بە میقدارە خوای پەروەردگار دایناوە. بۆ ئیمامی عومەری عەبدولعەزیز ئەمەی وت ئەمڕۆ ڕادەکەین لەم خۆرە، ئەی لە قیامەتا چی بکەین؟ ئەی لە ناو قەبردا چی بکەین؟ ئەی لە ساحەی مەحشەردا چی بکەین؟ ئەمجا فەرمن یەکێ لە پیاوچاکان سەحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ شەوان لە حەیبەت چی کاتێ گەرما بەهاتایە ناخەوت، خەوی پێیان ناکە و شەونێژی دەکرد. ئەو گەرمایەی کە ئەهات یادی گەرمای قیامەتی ئەخستەوە. یانە فەرمن و تویانە عومەری عەبدولعەزیز کاتێ شەوان بۆ نمونە کاتێ لەگە خەڵکا بوو والليل إذا يخشى أو سورتي خوێندەوە هەتا گەیە ئاەتی ئەوەی فأنذرتكم نارا تلظى، هەتا بەیانی خەو نەچۆچاوی. فکری ئاگری قیامەتی خستەوە. باسی ئاگر هەرچی کاتێ لە قورئانە باسی ئاگر کرا، گەرما کرا، ئەبێت تۆ مەشهەدەکانی قیامەت بخوێتە یادت. ئەبێ ئینسانی ئیماندار بزانێ لەمە خراپترە بێ و ئیمانداران خۆمان بپارێزین لە تاوان، لە سەرپێچی، لە خراپە، لە خراپەکاری، قیامەتی خۆمان نەستێنین بۆ کەسی تر. مسلمانە بەڕێزەکان قسەی نەحەق نەکەین. کورە ئەمڕۆ خەڵکێ زۆر هەیە ستەم لە خۆیەکە، وەڵڵاهی خەڵکێکەیە زۆر ستەمکارە بۆ نەفسی خۆی، بۆ جەستەی خۆی. حەق ئەبینێ ناڵێ حەقە، زاڵم ئەبینێ ئەڵێ زاڵم نییە. من تێناگەم قیامەتی بۆ خۆت بۆ کێ دۆڕێنی؟ کورە کاکە خەڵکێ زاڵمە، ستەمکارە،
هەموو دنیا دەزانێ ستەم دەکا زوڵمەکە ئەمەڵێ پیاوێکی چاک بۆ کێی کە ئەم قسە تۆ بەزەیت بە جەستەی خۆتان نایە شایەتی ئەدەی بە زاڵم شایەتی بە ئەدەی بۆ کەسی درۆزند و لە ڕوو جەنابتان ئەڵەی ڕازگۆیە بە ڕازگۆ ئەڵەی خیانەتکارە سوبحان الله پاساو دێنیتەوە بۆ چی ئەمە بۆ کێیکەی بەس پێم بێژە بەزەیت بە خۆتان نایە بە جەستەی خۆتان نایە کورە لە قیامەتەوانە فریای تۆ ناکەون ئەو لە دنیادا فریاد ناکەوێ لە دنیادا تۆی لە یاد نییە مەگە تۆ بۆ خۆت چەپڵی بۆ لێدەی کێ تۆی لە فکرە مسلمان عزیزەکان وریابن خۆتان مەدۆڕێن ئامان و سەد ئامان کەسێک چاک بوو توانیتان وەک خۆی بڵێن تخوا نەتانتوانی بێدەنگ بە باشترە ئەسڵمت و نەجا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و لە زمانی فیتنە لە زمانی آخر زمانی بێدەنگی هەڵبژێرن زۆر جار هەموو شتێ دەم مەکەرەوە قسە بکە هەموو شتێ تۆ با قسەت تیا نەبێ چونکە ئەمڕۆ قسەی حەق ڕەزەتاڵیە دوو لە ڕوو جەنابتان قسەی حەق کەسی خراپی ئەمڕۆ دوو لە ڕوو جەنابتان ئەگەر دوو لە ڕوو جەنابتانەوەی دەمان بینێ ماساو چیبی قسەیەک بکەی درۆ بێ قسەیە بکەی هەڵبەی بە شانی کەسێکە پیاوێکی چاکی بەڵام ئەگەر ئەمە نەبێ زۆر پیاوێکی خراپی تۆ ئەبێ وریابیت قسەیەک بەرژەوەندی خۆت و قیامەتی تایە بیکە بەڵام ئەگەر نەبوو مەیکە وریا بە قیامەتی خۆت مەدۆڕێنە چونکە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە قیامەتە کاتێ ئەندازەی ئەو خۆرە دێتە میلیمێ نێزک دەبێتەوە لە مرۆڤەکان لە هەمان کاتە موسڵمانەکان کۆمەڵێ خەڵکن بخۆیان پاڵیان داوەتەوە لە سێوەری عەرشی خوایە ئەو حەوت تاقمەی کە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانەی کە لە ڕۆژی قیامەتە بخۆیان پاڵیان داوەتەوە ئاگایان لە گەرمای ڕۆژی دوایی نییە ئاگایان لەو محنەتەی ڕۆژی دوایی نییە بۆ خۆیان پاڵیان داوەتەوە خوای گەورە پێیان ئەڵێ ئێوە ئەم حەوت تاقمە ئەوەی سیفەتیان بێ بۆ خۆیان لە ڕۆژی قیامەتە نەجاتیان بووە ئەوانەیەکێ لەوانە ئەوانەی دەسەڵاتدارێکی عادل قڕ بەسەر ئەو کەسەی کە دەسەڵاتدارێکی نەعادلە با خۆی حاضرکە بەخوا لە سێبەرەکەی خوا نییە لە ڕۆژی قیامەت ها لە گەرماکە چۆن لە دنیادا تەعزیبی خەڵکەکەی خۆیەدا بە گەرمایی خواش تەعزیبێدا لە قیامەتە تەئکیدتان لێبێ ئیماندارانی بەڕێز ئیمامی عادل هەر کەسێ دەسەڵاتدار بوو دوو بەشە یان ئەوەی عادلە ڕێک و پێکە ئەچێ بۆ سێبەری عەرشی خوا لەوێ پاڵەداتەوە لەگەڵ پیاوچاکان و لەگەڵ پێغەمبەران بۆ خۆی حەسێتەوە بەخواییان لەناو ئەو گەرمایە ئەبێ بخولێتەوە ئەبێ بسوڕێتەوە ئەبێ هەموو بێتە قەشمەری هەموو خەڵکی لەو ڕۆژەدا ئەگەر لەفزەکە دروست بێ ئیمانداران و خۆشەویستان خۆ گاڵتە نییە ئاسان نییە ئەمڕۆ هەرکێ هەوڵەدا بۆ ئەوەی دەسەڵاتێکی دەستکەوێ ئەوە نەکبەتی و قوربەسەریە پێغەمبەری خوا پێش 1400 ساڵ پێشەی سەوتێتی زمانێ دێ خەڵق حەزەکا پۆست وەرگرێ بەڵام قڕ بەسەرە دەگە پۆستێکت بێ و نەتوانی خزمەتی خەڵکەکەی خۆتی پێ بکەیت ئەبێ چی جوابێکت هەبێ بۆ قیامەتی خۆت لە قیامەتا بێ چی جوابی خوا بدەیتەوە نەتوانی مەیکە کە زۆری لێ نەکردووی مەڵێ خەتای من نییە خەتای فڵانە مەیکە زۆری لێ کراوە بۆ ئەیکەی ئەیشیکەی بیکە وەک پیاو بیکە بڵێ ئەمە خراپە و ئەمەیە و ئەمەیە و ئەمەیە ڕاستەکەی بڵێ بۆ ناڵێ بۆ ئەبیتە شەریکی خراپەکاران بۆ ئەبیتە شەریکی ئەو کەسانی کە خراپن بۆ ئێمە بینە شەریکی خراپەکاران حتا کەی نەوەڵڵا هیچ کاتێ نابمە شەریکی کەسێک کە خراپە بکە تەبەڕای لێکەم لە دنیا پێشی قیامەت چونکە من ئاجەستەی من تەحەمولی ئەو گەرمایی دنیا ناکاتی جا قیامەت ئیمانداران و خۆشەویستانەی بەڕێز ئەوەیەکێ لەوانە ئیمام العادل دووەمیان گەنجێکە گەنجایەتی خۆی لە خواپەرستیە سەرف کردبێ ئیمانداران خۆشبەختی بۆ ئەو گەنجە جوانانە بۆ ئەو گەنجە چواو گەشانە کە تەمەنیان لە مزگەوت و ڕوو لە خوا و یعنی ئەوەی کە خواڵێ کوڕەکەت ئەگەن نوێژەکا و ڕوو لە خوایە ناوچێوانی ماچ کرد ناوچێوانی ماچ کرد ئەوە خوا هیدایەتی دا و بەزەیی بە توا هاتووە هەزار گەنجەیە نازانێ ڕێگای مزگەوت و ڕێگای خوا لەکوایە یەکێکی تر لەوانە ئەفەرمێ
کەسێک کە دڵی معلقە بە مزگەوتەوە وەک جەنابتان بەردەوام دڵی لای مزگەوتە، ئەمانە لە سێبەری عەرشا بخۆیان پاڵیان داوەتەوە. ئیمانداران هەوڵدەین لەمانە بین باشە. دوو کەس لەبەر ڕەزامەندی خوا هیچ مەسلحەتیان نییە یەکتریان خۆشگەرەک. هەر کەسێکت خۆشگەرەکە لە دڵ تا خۆشەویستە پێی بڵێ دەری ببڕە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسیان خۆشگەر پێی بڵێن فڵان کەس خۆشتم گەرە لەبەر ڕەزامەندی خوا، ئەوش با بڵێ منش خۆشتم گەرەک لەبەر ئەوەی کە خۆشمت گەرەک، یعنی خوای پەروەردگار. یەکێکیتر لەوانە بۆ خۆیان پاڵیان داوەتەوە ئاگایان لە گەرماکە نییە لەو ڕۆژەدا. ئیمانداران هەوڵدەین لەمانە بینێمە بتوانین لەم کەسانە بین. زۆر چاکە. ئەفەرمن مەعادی کوڕی جەبەل ڕضا و ڕەحمەتی خوای لێبێ زۆر جا ئەسەفی ئەخوارد لەسەر ئەوەی شەو نوێژەکانی لە تاریکی شەوە هەوڵدەن لە تاریکی شەوە نوێژکەن. ئیمانداران چونکە بۆ لە تاریکی شەودا نوێژت کرد قەبرەکەت ڕووناک دەبێتەوە. لە شەوانە دەی بۆ مزگەوت نوێژی بەیانی نوێژی عیشا ئەوە ئەبێتە نورێک لەسەر پێدی سیرات بۆت، ئەبێتە ڕۆشناییەک لەناو قەبرەکەتە. لە ڕۆژە گەرمەکانە ئەگەر سەحەتت باشە، ئەگەر بەخسەت ئەکا، ئەگەر ئەتوانی، ئەگەر نەخۆش نیت خۆت مەکە تەهلوکەوە. جار جار لە گەرما ڕۆژوو بگرە، چونکە لە گەرمادا ڕۆژوت گرت لەو گەرمایە خوا لە گەرمای قیامەتە نەجاتت دەدات. لە گەرمای دنیادا توینیت بوو لە قیامەتە نەجاتت دەدات. ئەزانی لە گەرمای دنیادا نوێژەکان چاکەکان فەرقی لەگەڵ زستانە هەیە. ئێستا تۆ بەم گەرمایە لە ماڵەوە دەی بۆ مزگەوت چەندێک گەرمات بووە، بە ئەندازەی ئەو گەرمایە دەدبێ و دانیشی و دەڕۆیتەوە و گەرمات دەبێ هەمووی ئەجرە. یەک قەترە عەرق بە گیان تا دێتە خوارەوە خوای نووسێ بە ئەجرێ. دەرەچیتە دەشتەوە لە مزگەوت هەتا ئەگەیتە ماڵ خۆرەداتە بڵێن سەرتا یان گیانتە هەمووی ئەجر هەتا گەیتە ماڵی خۆت. ئیماندارانی خۆشەویستان چونکە تۆ بەم گەرمایە دەرچوویتە بۆ ڕەزامەندی خوا بۆ ماڵی خوا، خوای پەروەردگارش ئەجر و پاداشتەکەت زیاتر ئەکا. چونکە لەو ڕۆژەدا ئاهلی باشت بە چاکەکانیان بە باشەکانیان ئەڕواننەوە. خاڵێکی تر لەو خاڵانە ئینسان ئیماندار و بڕوادار ئەجر و پاداشتی دەسەکەوێ بە گەرماکان بەوانەی کەوا چەندێک گەرمای بێ زیاتر ئەچینە کۆتایی و کۆتایی پێدەنین چونکە با زۆر نەخایەنێ لە خزمەتی جەنابتانە. ئەفەرمێ کاتێ ئینسان ئیماندار باسی خۆرەکە ئەم خۆرە کاتێ هەموو بەیانیانێ دەرناچێ ئیمانداران یەواران دەچێتەوە بۆ ژێر عەرشی پەروەردگار. خۆر ئەنیشێتەوە لەوێ لە ژێر عەرشی خوای پەروەردگار ئەنیشێتەوە ئەمێنێتەوە. خوای گەورە بەیانی ئیزنی بدا خۆر دەگەڕێتەوە، ئیزنی نەدا خۆر ناگەڕێتەوە. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەزانن خۆر ئاوا بێ بۆ کوێ دەچێت؟ فەرموویان خۆ پێغەمبەر ئەزانێ. فەرمووی ئەچێتە ژێر عەرشی خوای پەروەردگار سوجدە بۆ پەروەردگار ئەبا جەلە جەلالوه. پەروەردگارش ئەگە ئەمری پێ بکا گەڕێتەوە، ئەگە ئەمریشی پێ نەکا ناگەڕێتەوە. خوای گەورە ڕەحم بە مەلایکەمان بکە، عاقبەت خێرمان بکە، لەشمان ساغ بکە. خوا ڕەحمان پێ بکە یا ڕەبی خوایە لە گەرمای قیامەت نەجاتمان بدەیت.